شوێنە گەشتیارە خۆشانی کوردستان بیپارێزین بە پاکوخاوینی ڕایگرین لۆی ئەو خەڵکەی سەردانی دەکا دووبارە و سێبارە و دەبارە بێتەوە لەسەر حکومەتیش پێویستە ڕێوبانی بۆ ئەو شوێنانە خۆش کاتن و شوێنەکان بە مەساحەکی زۆر فراوان بکاتن و خۆش بکە و ئەتیمامی پێ بدا لۆی خەڵک زیاتر سەردانی کوردستانە جوانەکەمان بکات. لە هەر کەسە لە ئاستی خۆی گرنگیدا بە شارەکەی خۆی بەخانێ ڕابگرێ هیوادارم یعنی ئەو کێشانە چارەسەر بکرێ هەر کەسێک کەوات ئێستا دەچی بۆ سەر قەڵات شوێنێک نێ لێ دابنیشی یعنی داوا دەکەم کە دەچی بۆ سەر قەڵات شوێنێکە بێ لێ دابنیشی بەردارێک بێ شتێکە بێ سێبەر بێ کەسی دەچی بۆ سەر قەڵات یعنی هەر سێری شتەکان بکەین نابێ یعنی شارێکەوە گەورە دەچی بۆ سەر قەڵات هیچ شتێکی وانەیەکەوە دابنیشی شوێنێکە بێ لێ ئیسراعات بکەین. ئەمە کە دەڕۆینە وڵاتانی دەرەوە حەزمان لێیە بڕۆینە شوێنە گەشتیاریەکان شوێنە کۆنەکانی ببینین کە دەڕۆینە ئەو شوێنانە زۆر پاکوخاوێن بۆ لای خۆمان وا نابێت بۆ ئێمە گرنگی بەوە نادەین باشتر وایە ئێمەش گرنگی پێ بدەین ئێمە ئەگە خاوین نەکەینەوە هاوکاری حکومەت نەبێت حکومەتیش ناتوانێت بەتەنیا بێت بێ خاوێنی کاتەوە پێویستە هەموومان پێکەوە هەوڵ بدەین خاوێنی کەینەوە پاکوخاوێن ڕایگرین. ئەسلی مەوزوع ئەوەی ئینسان دەبێت بەڕاستی وڵاتی خۆی خۆش بوێت سەقافەتی هەبێت کەلتوری خۆی خۆش بێت ئەو کاتە دەتوانێت سەرکەوتوو بێت و ئەو ژینگە و ئەو ئاسارە قەدیمی و ئاساری باستانەکان بپارێزێت و ڕێز لە میوانەکانی بگرن ئەوانەی لە دەرەوەی وڵات دێن کە ڕێز لە خەڵک گرت سەقافەتە بۆ ڕێز لە خەڵک گرت خەڵکیش هەم ڕێز لە تو هەم لە ئاسەوار و هەم لە کەلتور و هەم لە فەرەنگی ئێوەش دەگرێت و وەسەلام.